الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە زنجیرە وتاری باسەکانی فتنە لەبەرەوەی ئێمە لە عێراقا ئەژین و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم زۆر باسی فتنەی عێراق کراوە. پێم باش بوو چەندێ فریا کەوتم لەو فەرمودانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی عێراقی تیا ئەکا لە خزمەتتانە باسی بکەم. دیارە ئەم فەرمودانەی کە لە خزمەتتانە باسییان ئەەکەم بریتی نییە لە حاڵەتێک یەکجار ڕووی دابێ و کۆتایی پێهاتوێ. هەندێک لەو باسانەی کە لەم فەرمایشتانە هاتووە چەندین جار تکرار بووتەوە و هەتا ئاخری زەمانیش هەر دووبارەبوونەوەی ئەم حاڵەتانە ئەبێت. بۆیە گرنگە ئێمە لەم فەرمودانەی پێغەمبەری خۆ صلی الله عليه وسلم کە فتنە سەری دەرهێنا بە ئاگاداریەوە مامەڵەی لەگەڵا بکەین. یەکەمین فەرمودە ئەچینە خزمەت خۆشەویستمان صلی الله عليه وسلم دوای نوێژی بەیانیە هاوڵان کۆبوونەتەوە. عەبدوڵای کوڕی عومەر بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ دەستی بەرز کردەوە دوعای کرد، فەرمووی اللهم بارك لنا في شامنا اللهم بارك لنا في يمننا. خوایە بەرەکەت بەسەر شامی ئێمەیە ببارێنە، خوایە بەرەکەت بەسەر یەمەنی ئێمەیە ببارێنە. کۆمەڵێک گوتیان وەفی نەجدینا، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا بکە بۆ نەجدیش عەینەن خوا بەرەکەت بەسەریادا ببارێنێ. سەیری قسەکەی ئەوانی نەکرد، جارێکی تر فەرمووی اللهم بارك لنا في شامنا اللهم بارك لنا في يمننا. جاری دووهەمیش پێیان وتەوە، جاری سێهەمیش اینجا لە جاری سێهەما فەرمووی هنالك الزلازل والفتن وبها يطلع قرن الشيطان. ئەلەوێوە فتنەکان دەست پێ ئەکەن چۆن بوومە لەرزە ڕوو ئەدات، کەس ئاگای لە خۆی نامێنێ، ئەبەو شێوازە فتنەکان ڕوو ئەدەن. زەلازیلەکان لێرە مەبەستی بوومە لەرزە نییە، مەبەستی ئەو زەلازیلانەیە کە لەگەڵ فتنەکانە ڕوو ئەدەن. واتە لەگەڵ فتنەکانە چۆن بوومە لەرزە ڕوو ئەدات و خەڵک ئاگای لە خۆی نامێنێ، بە هەمان شێواز ئەوەندە فتن ڕوو ئەدا کە ئەنەما بوومە لەرزەیە ئەتەقێتەوە و چۆن بوومە لەرزە سەوتی هەیە، ئەوان دەنگی هەیە، چۆن بوومە لەرزە جوڵە و حەرەکەی هەیە و مەوج ئەدا، ئەبەو شێوازە مەوج ئەدا. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ڕووی کردە مەشریق، لەناو مەدینەیە ڕوو بکەیتە مەشریق ئەکاتە عێراق. ئەفەرمێ ئیشارەتی کرد، فەرمووی ئەلا ئین الفتنة هاهنا ئەلا ئین الفتنة هاهنا. ئیشارەتی بەرەو عێراق کرد، فەرمووی فتنە لێوە سەرچاوە ئەگرێ، لێوە سەرچاوە ئەگرێ، هەر لەوێشەوە من حيث يطلع قرن الشيطان، شاخی شێطان لێوە سەر دەرهێنێ. لە ڕوایەتێکی ترە هاوڵان وتیان وەفی عێراقینا، عێراقیش هەیە ئەی خۆشەویست دوعا بکە خوا بەرەکەت بەسەر عێراقا ببارێنێ. فەرمووی إن بها الزلازل والفتن وبها يطلع قرن الشيطان. مەوجەکانی فتن لێوە سەر دەرئەدەن و شاخی شێطان لێوە سەر دەرئێنێ. لە ڕوایەتێکە ئەڵێ پیاوێک لەناو هەمووانە هەڵساوتی والعراق يا رسول الله صلى الله عليه وسلم، دوعا بکە بۆ عێراق. فەرمووی من ثم يطلع قرن الشيطان وتهيج الفتن. ئەلێوە شاخی شێطان هێتە دەرەوە وتهيج الفتن، هەرچی فتنە لێوە سەرچاوە ئەگرێ و بەهێز ئەبێ. ئەم ڕوایەتانەی کە لە خزمەتتانە باسم کرد ئێستا بە ورتریە مەسەریان. یەکەم ئەم کاتەی کە خۆشەویستمان ئەمەی فەرموو نە شام ڕزگار کراوە، نە یەمەن، قیلەتێکی کەمی یەمەن نەبێ ئیسلام پێی نەگەیشتووە، نە عێراق. علەما ئەفەرموون ئەمە ئیعجازێکی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم، ئیشارەتێکە بۆ لەمە دووە. خاڵی دووهەم کە خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ زەلازل و فتن لە عێراقەوەیە و دوعای بەرەکەت بۆ
شام و یەمەن ئەکا و لە ڕوایەتێکا دوعای بەرەکەت بۆ میسر ئەکا. علەما ئەفەرمون ئایا ئیتر عێراق هیچ بەرەکەتی تیان نییە؟ یان ئەو شوێنانە فیتنە نایگرێتەوە؟ چونکە زۆرێک لە گەنج و شەباب پێیان وایە فیتنە ناچێتە ناو شامەوە، ئەوە زۆر هەڵەیە. هەموو شوێنەکان فیتنە ئەیگرێتەوە، بەڵام قەرنی شەیطان لە ناو عێراقایە. لە هەموو ئاژەڵێکە، لە هەموو حیوانێکە کەوا قەرن و شاخی هەبێ، بەهێزترین شوێنی بریتێ لە شاخی. واتە هێزی شەیطان لێەوە دەست پێ ئەکا. ئەگەنە شەیطان لە شوێنەکانی تریش تەواجودی هەیە و فیتەنی هەیە، بەڵام بەهێزترین جۆرەکانی فیتنەی شەیاطین یا شەیطان لەکوێوە لە عێراقەوە مەوجەدات و دروست ئەبێ. ئەم فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەتابەتی ڕیوایەتی یەکەم کە فەرموویەتی وەفی نەجدینا، هەندێک وا تێگەیشتون کە نەجدە ئەم نەجدەی ئێستا. لە ڕیوایەتەکانە فەرمێ کاتێکە وتی وەفی نەجدینا ئیشارەتی کرد بەرەو ماڵی عائیشە دایکمان. اتجاهی ماڵی عائیشە ڕێک ئەکاتە عێراق. نەجد لە زمانی عەرەبیە بە معنای بەرزی دێ، واتە ئەو شوێنەی کە بەرزترە لە ئێوە لە مەدینە، کە بریتێ لەکوێ لە عێراق. بۆیە هەموو ڕوات متفقن لەسەر ئەوەی کە مادام لەفزەکە بەس باسی عێراقی نەکردووە، فتنە تەنها لە عێراقەوە نییە و نەجد هەر مەبەستی عێراقە، بەڵام تەنها عێراقیش نا، لە شوێنە بەرزەکانی چواردەوری مەدینەوە فتنە هێرش ئەهێنێ بۆ ناو مەدینە. ئەوە ئەصەحی ئەقوالەکە عولەما فەرموویانە. ئەهلی عێراق ئایا چەندێکە کوێیە عێراقی کۆن لەکوێوە بووە؟ ئەفەرمون هەندێکی زۆر لە تکریتەوە دەستی پێ ئەکرد بەرەو خوارەوە، هەندێک تر ئەفەرمون نا، عێراق کەلیمەیەکی زۆر گەورە بوو، چونکە لە پێشتری ئیسلام و 500 ساڵ پێش میلاد عێراق تاریخ و مێژووی خۆی هەیە. ئەفەرمون عێراق زۆر گەورەترە لەمە، جزئێک لە ئێرانی ئێستا، جزئێک لە تورکیای ئێستا، جزئێک لە سووریای ئێستا کە بە شام ناوبانگە، لەگەڵ عێراقی ئێستا، لەگەڵ کوێیت و زۆر شوێنی تر هەمووی ئەکاتە عێراق بەپێی ئەو خەریتە کۆنە. کوردستانی خۆمان بەپێی ڕیوایەتی یەکەم بێ کە لە تکریتەوە دەست پێ ئەکا لە قەراخی فتنەکەیە، بەپێی ڕیوایەتی دووەمی زانایان بێ کە ئیتیفاقیان لەسەری هەیە لەناو چەقی فتنەکەیە. سالمی کوڕی عەبدوڵڵای کوڕی عومەر بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ چەند کەسێک لە هاتن لە پەنای کەعبە پرسیاریان لە سالم ئەکرد، کوڕی عەبدوڵڵای کوڕی عومەرە، یەکێکە لە فەقیهەکانی مەدینە، پرسیاریان لێ کرد وتیان ئەگەر کەسی ئیحرامی بەستە بوو لە کاتی ئیحرامەکە تاڵێ موو خۆی لە ڕیشی کەوتە خوارەوە، ئایا ئیحرامەکەی بەتاڵە بێتەوە بەتاڵ نابێتەوە؟ طەبعاً نابێت دەست بدەیت لە ڕیشت، مەسەن یا شانەیکەی یان بە زۆر مەسەن شتێک لە لاشت لە مووەکان لێکەیتەوە تا ئیحرام تەواو بێ و کاتێک کە پۆشەکە سپێکت بەست. فەرمووی تۆ ئەهلی عێراقی؟ وتی بۆ ئەم پرسیارم لێ ئەکەی؟ وتی ئەی ئەهلی عێراق یا ئەهل العێراق، ما أسألكم عن الصغيرة وأركبكم للكبيرة. ئێوە قەومێکن زۆر پرسیار لە شتی وردەڵە وردەڵە ئەکەن و بەدوایە ئەچن، بەڵام لە شتی گەورە خۆتان ناپارێزن، یەکسەر پەلامار ئەدەن گوناهی کەبیرە ئەکەن، بەینەما لە شتی زۆر بچووک مەشغوڵ ئەبن بە شتی بچووکەوە شتە گەورەکان لە یاد ئەکەن. فەرمووی گوێم لێ بۆ لە خۆشەویست، فەرموویەتی إن الفتنة تجيء من ها هنا، فتنە لێرەوە سەرچاوە ئەگرێت، لێوەیەت. وأومأ بيده نحو المشرق، لروي روشهالاتي مدينة وإشارتي بو أويكر من حيث يطلع قرن الشيطان وأنتم يضرب بعضكم رقاب بعض. هو أهل العراق هندك تان هندك ترتان أكوجن خريكي كشتني يكترن. موسى عليه السلام يكسي كشت بغلطش كشتي لآل فرعون جبو كافر بو. خوا جل جلاله القرآن فرمي وقتلت نفسا فنجيناك من الغم وفتناك فتونا. نفسك كشت اما لغمو بجاره دل ما رزقار كدي نجات ما ناي لدسي فرعون وتويت شوينتر بلام وفتناك فتونا. فتون مصدره يعني بالتأكيد توشي فتنة ما نكردي. طبعا فتنة لا أصلا وشي فتنة لزمانواني عربية كسيك أجر زرنجر بألطون شيء ببابلين أو ألطونك أيتوينتوا ساغكي جاء كاتوا أو جرمايو أو نارحتي كبر أو ألطونك هتاوك ساغكي درأشة
بەردە و بیتوێنەرەوە تاوەکو تەواوی ئاڵتونە باشەکە دەسەکەوێ ئەوە پێوترێ فتون. بۆیە ڕەب العالەمین کاتێک کە باسی ئاگر ئەکە ئەهلی ئاگر ئەفەرمێ يوم هم على النار يفتنون يعني ئەتوێنەوە لەناو ئاگرا هەر چۆن ئاڵتون ئەتوێتەوە. باسی کافران و بێدینایەک واتە وشەی فتنە يعني چی؟ يعني توانەوە بۆ دروستبوون، يعني امتحان. دەی فەرمووی ئەی ئەهلی عێراق ئێوە ئەو هەموو خوێنە ئەڕێژن. موسى عليه السلام پێغەمبەرێک بوو لە پێغەمبەران لە ئالی فیرعەونی کوشتبوو بە غەڵەتیش بوو خوا جەل جەلالوه وەفتەناکە فتونا تووشی فتنەی کرد. فتنەکە هێزی فتنە و شەیطان لە عێراقەوە سەرچاوە ئەگرێ کەوا بۆ ئەبێ ئێمە بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ فتنە هەتاوەکو پارێزراوە بین. فەرمودەی دووهەم کە ئەچینە خزمەتی خۆشەویستمان ئەفەرمێ نەزەلە الشەیطان بالمەشرق فقضى قضاءه. شەیطان لە مەشرق واتە لە عێراق مەشرقی مەدینە دانیشت هەرچی ویستی کردی. فقضى قضاءه لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ فبيض بويضة كومڵێ هێلکەی کرد لەناو عێراقە بەجێ هێشت. ثم خرج يريد الأرض المقدسة پاشان ویستی بەرەو ئەرضی مقدس بڕوا واتە بەرەو شام فمنع خوای گەورە منعی کرد کە لەوێ هێلکە دابنێ. فخرج حتى جاء المغرب اینجا بەرەو ڕۆژ ئاوابوون ڕۆشت وبسط فيها فباض بيضة وبسط فيها عبقريه هاد لەوێ هێلکەی دانا لەناو مەغریبیشە و بە هەمان شێواز بيض فيها عبقريه هێزی خۆی توانای خۆی لێوە بە خەرجدا. ئەم فەرمایشتەش دلیل لەسەر ئەوەی کە لە مەشریقا شەیطان کاری خۆی کردووە بەیضەکانی خۆی داناوە. چۆن بەیضەکانی فتنەی داناوە؟ چۆن هێلکەکانی خۆی داناوە لە کاتی فتنە یەکەیەکە گەراکان ئەتەقن و ئەبنە فەرخەویەنە سەرەوە. ئەچینە خزمەت ئیمامی بەیهەقی ڕوایەتێکمان بۆ ئەگەڕێتەوە لە ئیمامی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. طبعا ئیمامی عومەر یەکێک لەو شتانەی کە پێوەی مبتەلا بوو ئەهلی عێراق زوو ئەمیریان ئەگۆڕی. ئەمیرێکی بۆ ئەناردن ئەیانوو نوێژەکەی کورت، ئەمیرێکی بۆ نوێژەکەی درێژ، ئەمیرێکی بۆ ناردن ئەیانوو ڕۆژێک لە ڕۆژان نایەتە دەرەوە. ئەمیر یعنی سبحان الله ئەو هەموو ئەمیرەی گۆڕیوە. لە ئەخیرە فەرمووی ئەی ئەهلی عێراق واللهی لەبەر فتنە نەبووە هەمووتانم دارکاری ئەکرد. ئیثار ئەکەم لەگەڵ نەفسی خۆمە. سەعدی کوڕی ئەبی وەقاس خاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەنێرمە لای ئێوە. ئەفەرمێ یەکێک لە جارەکان ئیمامی عومەر خۆی حازر کرد بۆ نوێژ ئەڕۆشت. لەو کاتا کەسێک هات و پێوت وتی ئەی ئیمام جارێکی تر ئەهلی عێراق هاتوون ئەیانەوێ خەلعی ئەو ئەمیرە بکەن. لە زمان ئیمامی عومەرە نەیانەوێرە لە شوێنی خۆیانەوە خەلعیکەن لە دوورەوە یا هاتنە لای ئیمامی عومەر یانوو ئەم ئەمیرە ئەم ملاحەزانەمان هەیە لەسەر بۆمان بگۆڕ. ئیمامیش بۆی ئەگۆڕین. لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئەگەر هەموو ڕۆژێ ئەهلی عێراق داوای ئەمیرە بکەن بۆیان ئەگۆڕن بەس بۆی فتنە دروست نەکرد. ئەفەرمێ کاتێک کە بەرەو نوێژ ئەچوو لەم کاتا کەسێک هاتووتی وەڵڵا جارێکی تر هاتوون ئەیانەوێ ئەمیرەکەیان بۆ بگۆڕی خەبەری بۆیانە بەڕێوەن ئەگەنە ناو مەدینە. ئەفەرمێ سەیدنا عومەر زۆر بێتاقەت بوو چووە ناو مزگەوتەوە بۆ ئەوەی نوێژەکەی جێبەجێ بکە. ئەفەرمێ ئەوەندە بێتاقەت بوو هەڵەی کرد لە نوێژەکەیە. دوای ئەوە چووە سەر منبەر وتی کێ لە ئەهلی شام لێرەیە؟ زۆر کەس هەڵسانە وتیان ئێمە لە ئەهلی شامین. فەرمووی یا ئەهل الشام استعدوا لأهل العراق خۆتان ئامادەکەن بۆ ئەهلی عێراق.
فإن الشيطان قد باض فيهم وفرخ. الشيطان هێلکەی لەناو ئەوانە داناوە هێلکەکە هەڵاتوە وەتە فەرخە وەتە جوجەڵە. دوایی ئەهلی عێراق وەکو فێڵێک لە ئیمامی عومەریان کردبوو، فەرمووی اللهم إنهم قد لبسوا علي فالبس عليهم، فێڵیان لێ کردوم یا ئیلاهی بیان خەرەوە ناو فێڵەکەی خۆیان. وعجل عليهم بالغلام الثقفي، غڵامە ثەقەفیەکەیان بۆ بنێرە بە عاقڵیان کە. طبعا هەندێک لە شڕاحی ئەم مەسئلە چونکە ئیمامی بەیهەقی ڕوایەتی کردووە لە شوعەبی ئیمانە، لە دەلائیلی نبووەیە لەو کتابەیە نەقڵی کردووە، ئەفەرمون ئەمە کەرامەتی ئیمامی عومەرە کە باسی ثەقەفیە کە باسی حەجاجێک. هەندێکیش فەرمون نەخێر، خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم هەر خۆی لە چەند ڕوایەتێکا فەرموو بووی إن في ثقيف كذابا ومبيرا، لەناو سەقیفە کەسێکی زۆر درۆزن دەرەچێ و کەسێکی زۆر خوێن ڕێژیش دەرەچێ، و باسی کردبوو کە ئەم کەسە خوێن ڕێژە ئەچێتە عێراق. ئیمامی عومەر زۆر بێتاقەت بوو، فەرمووی وعجل عليهم بالغلام الثقفي يحكم فيهم حكم الجاهلية، خوایە زوو غلامە سەقەفیەکە بنێرە سەریان بە حکمی جاهلیەت لەسەریان تطبیق کە لا يقبل من محسنهم ولا يتجاوز عن مسيئهم، کەسێکیان چاکە بکە لێ قبول ناکە، خراپەشی کرد بەسەریەوە دەرناچێ ئیلا عقوبەی ئەدە، لە چاکەیان قبول ناکە لە خراپەکاریشیان ناپۆشێ. ئەگەر سێری ئەم ڕێوایەتەشکەین لەگەڵ ڕێوایەتی پێشوو فقضى قضاءه، ئەزانین هێلکەکانی شەیطان لە عێراقا دانراوە بۆ فیتەن. ئایا زەمەنی حەجاجی کوڕی یوسفی سەقەفیە؟ ئایا دواترە زەمەنی خەواریجە؟ ئایا ئەیامی سەفین و جەمەل؟ ئەمانە لە عێراقا ڕوویداوە. ئایا ئیبن الئەشعەثە کە دەرسی پێشوو بۆم باس کردوون؟ ئایا فیتنەی خەواریجە کە پێشتر باسمان کردووە؟ ئایا چی ترە کەیەتە پێشەوە بۆ عێراق؟ ئەو هەموو فیتەنە زۆرە، ئەو هەموو بەڵا زۆرە، هەمووی لە بێڵەکانی شێطانەوە لە هێلکەکانی شێطانەوەیە. کۆتا فەرمایش کە حەزەکەم لە خزمەتیا بوەستین، بریتیە لە فەرمودەیە کە سبحان الله ئەڵێ ئەمڕۆیە خۆشەویستمانە فەرمێ منعت العراق درهمها وقفيزها. عێراق پارە و سەروەت و سامان لەگەڵ قەفیز کەیلی خواردنی خۆی ئەو شتێکە خواردنی پێ ئەپێوێ هەردووکی منعکات. لەم ڕێوایەتە زۆر عەجیبە، ئەفەرمێ منعت العراق، منع فعلی ماضیە، ئەوەندە محقق خۆشەویستمان ئەفەرمێ. طبعا لە زمانی عەرەبیە ئەگەر شتێ بۆ مستەقبل بێ بۆ لەمەوە دوا بێ، بەڵام تۆ زۆر بە تەئکید بی لێی سیغەی ماضی بۆ بەکارهێنی. مثلا لقرآن فرمي اقتربت الساعة، اقترب فعل ماضية، خو الساعة هشتا نهاتوا بلا وانده بالتأكيد شكو حتما اقات السرسرمان. أفرمي باسي ساحي محشرك أفرميتي وجاء ربك والملك صفا صفا، وجاء ربك يعني هاتوا بوش كلموا دوادي پروردگار دي بو ساحي محشر. بۆیە دائما صيغەی ماضی لە زمانی عەرەبیە زۆر بەقووەتە کاتێکە لە خەبەری مستەقبەلا بەکارهێنا بۆ هەواڵێکی لەمەوە دووە. ئەوەندە یەقینی هەیە لە پێش چاوێتی کە فتنەکان چۆنیان چی ڕوو ئەدا. ئەفەرمێ منعت العراق درهمها وقفيزها، درهمەکانی خۆی لەگەڵ قەفیزەکانی منعەکە ناینێرێ. ئەمە جۆرێکە لە ڕیوایەتەکە. ومنعت الشام مديها ودينارها، وشاميش بهمان شواز مدەکەی خۆی ئەو شتێک کە خواردنی پێ ئەپێوێ و لەگەڵ ئەو دینارارەی کە هەیەی دینار ئاڵتونە و درهەمیش زیوە ئەویش ناینێرێ. ومنعت مصر ئردەبها ودينارها، ئردەبیش پێوانەی میسر بوو، میسریش پێوانەکەی خۆی و لەگەڵ دینارەکانی خۆی نانێرێ. هەندێک لە زانەکان فەرمویانە ئەمە بە منعت ناخوێنرێتەوە، بە منعت ئەخوێنرێتەوە، یعنی لێی منع ئەکرێ. ئەم ڕیوایەتە زۆر دەقیقە کە ئیمامی نەووی تەرجیحی ئەمە ئەدا کە ئەفەرمێ عێراق لە خۆی لە ئەهلەکەی خۆی دینارەکانی خۆی درەمەکانی خۆی منع ئەکرێ، پێی نادرێ، خواردنەکەی خۆت و خۆراکەی خۆشی پێ نادرێ. و ئەهلی شامیش بەو شێوازە و ئەهلی میسریش بەو شێوازە. ئیمامی نەووی ئەفەرمێ چۆن ئەبێت ئەمە، چۆن ئەمە ڕوو ئەدا. ئەفەرمێ ئینە العەجەمە والڕومە، عەجەم فرس لەگەڵ ڕۆم
يستولون على البلاد في آخر الزمان دا صلاة أجرن مسر أم ولاتانا لآخر الزمان فيمنعون حصول ذلك للمسلمين إتر مسلمانان خير لو ولاتانا نابين خلقك خورشي أويك هيتي لدسي أداو نايت ودسي أم فرمايشته لقل فرمايشتي كتراك لصحي مسلمة هاتوا أفرمي يوشك ألا يجيء إليهم قفيز ولا درهم نزيك كقفيزكي خوان ودرمكي خوان بون نقرتوا قلنا من أين ذلك لكيو وين لأهل العراق بوشوازا أفرمي من قبل العجم يمنعون ذلك لا عجموا أو حالتين بو دروس أبي كشتكاني خوان لي منع أكان ينداتي دواتر كمك بيدنگ بو خوشويسمان لدواء أم فرمودا فرموي بلام يكون في آخر أمتي خليفة لأخير أمتكم وخليفيات يكون في آخر أمتي خليفة يحثي المال حثيا مال بتشنك توزيعك ولا يعده عدا لروايتك يعطي المال لا يعده عدا مال كاتك دابش أكا يان كوي أكاتوا ببيج مارا كوي أكاتوا كأي بخشته ببيج مارا أي بخشته أو أندا أموال مسلمان لأخيرا زور أبيتو أكيوتو تنجي خويا فرمو دي أخيريش باسي مسأليش قرن أكا لقلبوني أوهم فتنة خيراتي ولاتك خوي لدسي خوتا نبي لقلبوني أوهم فتنة خيراتي خود لدسي خوتا نبي لدسي كافر بيدينا هند جار إنسان بيركاته روجك معاش أبري وروجة نادري وروجة توزكي لي أدري هو تصور كان بدس أحزابي خومانه تصور كان يما خومان شتيك من هي بناوي دولتك وكأمكاران بك إما ولاتي مستعمرين شويني فتنة إيرا أو ولاتا مستعمران شون ينبيع ولاتنا أول اللي أخرنوا أبن بريو بويا هري شكل إما كاتك لم ولاتي فتنة سيري أم فتناءك وتي أفكر لم فرماشتاني في غمري خواه صلى الله عليه وسلم أزاني إيرا موقعك فتنة أبي هميشة آمادة هبه بأو فتناني كالرؤدا كرتو بخد لخزمتانا جنگي قوري فتنة ليري دليلي أويا كيتر إمام ملاطبة جيبي الله ينونا ابن تيمية رحمة خواه اللي بقصيك زور عظيمه أفرميه لكوا فتنة كان زور بهيز بون بياوي زور بهيز لو شوانا ندروسه بويا أجر دي قد بدأي همو مدرسة كان إما قراءة بحفصي لحفظ عن عاصم أخوانينو حفظ عن عاصم كين أمانك إما أمر القرآن لسر رأي أو أنا أخوانينو أهل عراق كيف فتحوا كسي قرآني كردوا أهل عراق كين نقطي بقرآن كرد أهل عراق أوانيك العراق نشتجيبون مدارس كان للنحو سيرك مدرسي كوفي بصري من هي همو نحو كوكرو دو مدرسة تجاوزنا كان لما أخيرا مدارسي مصر يجدروز بول أجنا كوي مدرسة كان يا كوفي يا بصري لعلم حديثة علم الرجال سرتاكي لكيو دس بيكرو كي داينا سيرك ابن صلاح الشهرزوري داينا لعلم أصول فقه إمام الشافعي سرتاكي لكيو دس بيكا عراق ودس بيكا بويا فرمويانا هيج كسيك نابت الزانا أقر نتشتنا عراق نتشتنا فتنة شكل لنا فتنة إنساني قورة دروسة بيه أفرمي بأندازي هيزي كسكان فتنة كان رؤدا بويا أميك عرستان أكام بو ترسانية لم واقعيك خومانيتين بو تشاوكرنا وتشاو روشنية إما كلا زمانيكي فتنة موج أدا لها مولايك وأبي تشاوكراوبين شبابي مسلمان قنجي مسلمان بزور تشاوكراوبين نابي بياريكاني كافر بجولي أبي تشاوي كربيته وبرشتي ياريكان ببيني كوتا قسم لخزمتنا رحمتي خواه لمولانا بي أفرمي إمي مسلمان تيناغين صق بصيتي خوي أقر بردكي تيبقري پلاماري بردك نادا پلاماري أو كسا أدا بردكي تيقرتو كشي إمي مسلمان پلاماري بردك أدين يهود ونصارى ومجوس نابينين كبردكان من تيقرن خوما مشغولة كان ببرد بچوكان أهل عراق برسياري زور لشتي بچوك وازهنان لشتي زور قورة خواهي جان داواد لي أكن برحمته بزي خود لسر جنبنا كان من وبورا پروردگارا لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت خۆی ئیمانمان دامەزراوکە
پەروەردگارە داوات لێ ئەکەین لەم دنیای بەبێ ئیمانی دەرمان مەکە بە شایەتمانەوە ئەم ژیانەی خۆمان بەجێ بێڵین یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین دامەزراومان کە لەسەر دینەکەت یا ربی خۆی داوات لێ ئەکەین دامەزراومان کە لەسەر خواناسی و تاعەت و عەبدایەتیمان یا رب العالمین یا ربی خۆی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم دەرسانە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبول کە یا ربی خۆی دانیشتەکانمان لە مەجلیسی ذیکرا لێ قبول کە گوێگرتمان لەم وتارانە یا ربی خۆی لێ قبول کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت یا ربی خۆی بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتی خۆت یا ربی خۆی عاقبەتمان پڕکە لە خێر و بەرەکەت ئەو ڕۆژانەی کە بە لیقای تۆ شاد ئەبینەوە باشترین ڕۆژەکانی ژیانمان بێ یا رب العالمین یا ربی خۆی گیان کوفر و بێدینی لە پێشچاومان ناشرین کە یا ربی خۆی تاعەت و دینداری و خواناسی لە پێشچاومان شیرین کە پەروەردگارە پەنامان بدە لە عیسیانەکان خۆی پەنامان بدە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خۆی گیان ئەو موسڵمانەی متابعەیە وتارانەمان ئەکەن ئەو موسڵمانەی لەگەڵمانە دائنیشن پەروەردگارە لە گوناهی هەر هەمویان ببورە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين برزانم لأمره